بەڵێ دوای ئەوەی کە ئێمە بڕیارماندا لە هەولێر لە دژی بردومان و داگیرکاری دەوڵەتی تورکیا لە 15 مانگ 15 گردونەوەی گەنجام بدەین، بەڵام سەرنجام لەلایەن هێزە ئەمنیەکانی دەسەڵاتی هەولێرەوە دەست بەسەر کرایان 43 کەسمان بەعکمەوەی کەمێن لە ماوەی 7 ساڵ دەبێتن لە یەکەی پاسەوانی دەوامێکی ڕسمی فەرمیم هەیە، بۆیە بەرپرسانی ئەمنی پارتی هەوڵیاندا بوو کەوا ڕاژەکەم ڕابگیرێتن و لە داوامەکەم فەسڵ بکرێن. دوای بە دوواداچوونی خۆم و کۆمەڵێک دڵسۆزانم لە ناو ڕیزەکانی یەکێتی ئەوە ڕوون بۆ کەوا ئەو بڕیارەی کە دەرکرا بوو بڕیارێکی حزبی نەبووە، بەتایبەت کە یەکێتی ئاگداری ئەو بڕیارە نەبووە، بەڵکو بڕیارێکی تاکە کەسی بووە لە ناو یەکێتی و خۆشبەختانە بە هەوڵ و هیمەتی دڵسۆزان و ئازادی خوازان و کەسانی شۆڕژێڕ و نیشتمان پەروەر ئەو هەوڵە تاکە کەسیە ڕاگیرا و بەڵێنراوە لە چەند ڕۆژی داهاتوودا بگەڕێمەوە داوامەکەی خۆم. بەداخۆمەوەی کە بەرامبەر بە من کراوە لە باوەی ڕابردوودا پێم وایە هەوڵێکی تری بەحسیانەیە لە بەرامبەر ڕێگریکردن لە هەڵوێستی نیشتیمان پەروەری ناڕەزایەتی نیشاندان لە بەرامبەر داگیرکاری. بۆ پێویستە لەو قۆناغا هەمومان بە هەموو بیر و باوەڕەکان بە هەموو ڕەنگەکان بەیەکەوە لە سەنگەری ناڕەزایەتی نیشاندان بین بێکەوە.